سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیارێکی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بەکردنەوەی هەژماری تایبەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەم کارتە کە لە ڕێگای سیستەمێکی لەم شێوەیە کار دەکات وەزارەتی دارایی دەڵێت دەبێت فەرمانبەران حیسابێکی لەم شێوەیە بکەنەوە ئیتر بۆ لە مەودووە ناکرێت لە ڕێگای فەرمانبەرانی تایبەتەوە لە ڕێگای دەستەوە موچەکاندا بەش بکرێت سیستەمێکی مۆدێرن بەم شێوەیە فەرمانبەر دەتوانێت پارە وەربگرێت ئەرێ بەڕاست بۆچی تاوەکو ئێستا سیستەمێکی پێشکەوتووی بانکیمان نەبووە لە بانکەکانی حکومی دەکرێت تەواوی فەرمانبەران هەژماریان بۆ بکرێتەوە کە ژمارەیان لە 1,250,000 فەرمانبەر زیاترە ڕۆڵی بانکە ئەهلیەکان چییە؟ بانکە نێودەوڵەتیەکان دەتوانن چی بکەن؟ لەم بەدواداچوونە زانیاریتان پێ دەدەێت. پێم بڵێ ئێستا تۆ پێم وایە لە بانکێک کار دەکەی وانە؟ بەڵێ ئەم حیسابی بانکیە چییە کە حکوومەت دەڵێ دەبێت لە مەودووە هەر فەرمانبەرێک هەژماری تایبەتی خۆی بکاتەوە کارتێکی لەم شێوە چ گۆڕانکاریەک دروست دەکات؟ بە خودای کاک کامەران ئەوی دیتمان خلال ئەو 3-4 ساڵە کە ئەوەی تێمانەماندانایە لە یەکەم لە بانقەکان لە کوردستان داهێنا تقریبان لێرە سوودی زۆرە لە بۆ خەڵک بەس مۆزوع هەندێک دەرێ سیقەیە هەندێک دەرێ ئەوە چیە هەندێک نازانی استعمال بکاتن بەس سەقافەتی بانکیمان هێشتا وەکو پێویست نییە؟ حتا ئێستا تقریبان دەتانم بڵێم ناچون کە من دعمی ئەو ئەیتیەمانە دەکەم سەپۆرتی ئەیتیەم دەکەم مەشاکلەکان چییە یعنی دەبینی سوودەکەی چێ جارە پێم سوودەکانی گەلک زۆرە کە ئەتو تەعامل بە نەقد ناکەی بە کاژ ناکەی هەر وەختێک دەتانی مراجعی بانقی خۆت بکەی ئەو ئەیتیەمە 24 سەعاتیش دەکە حەز دەکەی 3 شەو وەرە سەحب بکە دوایەوە تەعامل بە نەقد ناکەی پارە پیسە و فلان دوایە ئیشت بە کاژ نامینێ زۆر معدل تۆ شت دەکرد لە جلفامی پێویست ناکەی ئەی زۆر شتە دەچیە مارکتەکان دەتانی مسواقی پێ بکەیت دیسان عینی ئەزیزەکان هەیە لە وڵاتانی دەوروبەر و جیانیش بەکاری دێن طبعا ئەوەش نەمایە تقریبا هەموو شتەکە ئەلکترۆنی بووە لەوێ ئەمە یعنی حتاکەی نێ دعمی ئەو شتانە نەکەی کەوایە بڕیاری حکوومەت بڕیارێکی دروست بووە حتمما دروستە نەک ئێستا پێش 10 ساڵیش دەبی هەبوایە ئەو شتە لێرە بەڵام دەبینی حتا حکوومەت بڕیار نەداتن ئەمە ناکرێت ئەمە ئێستا زۆر شەریکاتی ئەهلیمان هەیە نێزییکی تقریبا 15,000 کارتمان هەیە بەس لە ناو هەولێرێ بەس شەریکاتی ئەهلی ڕەواتبی وەردەگریلەوە نەڕۆژێک مەشاکلمان هەبووە مشکیلە هەیە دەتانم بڵێم لە سەتایەکیش کەمترە تۆ هاتووی بۆ بانک حسابێکی بانقی دەکەیتەوە تۆ کاسبی یان فەرمانبەری؟ ئەومە کاسبم کاسبی حسابی بانقیت بۆ چییە ینی لەبەر چ پێویستە؟ بە شەریکات داوایان کردووە شتەکەەوە باشتێکە حسابی بانک خۆیان هەبی تۆ لە شەریکە کار دەکەی؟ بەڵێ شەریکەکە داوای لێ کردی حسابی بانقی بکەیەوە بەڵێ باشە تۆ هاتیە حسابی بانقی لە حکومی دەکەیەوە بەڵێ متمانێت بە حکومیان بە هەلیە حتمما حکومیەکە باشترە لەبەر چی باشترە؟ حکومیەکە نەبی حکومیەت و ئەگەر مشکلە شتیش هەبی دەتانی چارەسەری بکەیت بەسەت زۆر شتمان دیتە ڕوویدایە کە ئەهلی بووە پارەکە بزر بووە ئەتو متمانێت بە بانقی هەیە بە شێوەیەکی گشتی حکومیان ئەهلیان هەر متمانن لاوازە لە نزیکای 8 ساڵ لە شەریکاتم وشم کردی لەگە بانکان بەڕاستی مشکلمە بۆ لەگە ئەهلی لەگەر ئەهلی بەڵێ کەوایە تۆ بانقی حکومی پێ باشترە لە ئەهلی؟ تاکید 100% پێشتر حسابی بانقی هەبووە؟ پێشتری هەم بوو بەڵێ لە ئەهلیان لە حکومی؟ لە ئەهلی ئێستا هاتووی لە حکومی دەکەم لە کوردستان بێجگەلەوەی کە 92 بانکی حکومی هەیە شانبەشانی ئەو بانکە حکومیانە بانکی ئەهلیشن لەگەڵ ئەوەشدا بانکی نێودەوڵەتیشن لە وڵاتانی دەوروبەر لقی ئەو بانکانە لە نێو هەرێمی کوردستانن ئێمە ئەتوینەتە یەکێک لە بانکە ئەهلیەکانی نێو هەرێمی کوردستان کە ژمارەیان 5 بانکە با بزانین بانکە ئەهلیەکان ینی خزمەتگوزاریان بە چ شێوەیەکە ئایا ئەوان دەتوانن هەماهنگ بن لەگەڵ بانکە حکومیەکان
بۆ ئەوەی تەواوی موچەی فەرمانبەران بە یەکەوە بدەن ئەرێ بەڕاست سیستەمی ئۆنلاین لە کوردستان بۆچی تاوەکو ئێستا بە شێوەیەکی جددی ئەکتیڤ نەکراوە ئایا بانکە ئەهلیەکان دەتوانن ئیزافەیەکی باشتر بدەن بە سیستەمی بانکی لە نێو هەرێمی کوردستان؟ پێم بڵێ سەبارەت بە بانکی حکومی بە بانکی هەلی تۆ دەبینم لە بانکێکی ئەهلی جیاوازیەکانت پێ چۆنە کامیان باشترە؟ بەخۆی حتمما ئەتو ئەگەر بڵێ بانقی حکومی باشترە یعنی خەڵک زیاتر متمانە بە بانقی حکومی هەیە بەڵام باقیەک ئەهلیەکانیش ئەوانیش بیعیبن و تا وەکو بڵێن ئێستا وەکو فەرمانبەر هاتوونە تۆ فەرمانبەری بەڵێ بۆ موچاتی شتکە نانە بۆ موچاتی بۆ موچاتی باشە ئێستا حکوومەت دەڵێ کاکە لە مەودووە دەبێ هەر فەرمانبەرێک حیسابی بانکی بکاتەوە ئەمە باشیان خراپە زۆر باشە ئەگەر هەر فەرمانبەر ڕقم حسابی خۆی هەبێ ژمارە حسابی خۆی هەبێ ئەو کاتە دەتوانی بۆ هەموو شتێک بێتن ئەوە بکاتن سەردان بکە بە تایبەتی ئەگەر بێت و ژمارە حسابێکی هەبی پێشتر قسەیەک هەبوو پێشتر خەڵکێکی زۆر متمانی بە بانک نەبوو تۆ ئێستا متمانت بە بانک هەیە؟ من دەمێکە متمانم بە بانکە بەس احتیمالە پێشی ماوەک پێش ئێستا ئەندێک مەشاکلتکە ڕوویدا بە نزت بانکەکان بانکی ئەهلی زۆر کاتی نازانم احتیمالە بەویستان بێت 2013-14 پارە نەما لە بانک ئەوە تۆ متمانت پێ هەیە؟ بەڵێ بەڵێ ینی پێ دوایە بانقەکانی کوردستان لە ئاست بانقی وڵاتانی دەوروبەر و جیانن یان بە پێچەوانەوە هێشتا ماڵم احتیمالی هەیە چەند بانکێک هەبێەوە بێ بەڵام بەگشتی نا بەو شێوەیە نییە بەو شێوەیە وەکو دەرەوە نییە باشە تۆ چی سوودێک دەبینی لە بانک ئێستا لەم بانقە تۆ حیسابت کردوتەوە چ قازانجێک دەکەیت لە جاتەوە لە ماڵ پارەکە مەسەلەندانێم لێرکۆن هەڵی دەگرم باشترە باشترە تەبان هەر جارێکیش پارەت بوێ کێشت نییە نانە هیچ کێشەم نییە ئێوە لە بواری بانک کارتان کردو شارەزاییتان هەیە دەمەوێت ئەو بپرسم ینی وەڵامەکە وەربگرمەوە ئەرێ بەڕاز ینی لە کوردستان لە عێراق تا ڕادەیەکی زۆر سیستەمی بانکی کاری پێ ناکرێت هەموو هاوڵاتیان زۆربەی هەرە زۆریان پارەیان لە ماڵەوە دادەنێن نەبوونی ئەم سیستەمە زیانی بە ئابووری گەیاندووە؟ طبعا زیانی پێدەگەێنی ئەتو ئەگەر سیستەمەکی تەواو هەبیتن و سیقەی هاوڵاتی لە بۆ بانکەکان بگەڕێتەوە و نەجاعەتەکی تەواو دەینیتن و ئیشاءالله ئەمە بەردەوامین یعنی لەو شتەی ئەو حەوالات و ئەو ئیشانەی کە لە نێوان بانکەکان کە پێشتر بە زۆر بە زەحمەت دەکرا ئێستا ئەمە لە هەوڵداین بە یارمەتی حکوومەتی هەرێم ئیشاءالله ئاسانکاری زیاتر دەکەین وە دەکەین یعنی ئەو سیقەی نێوان هاوڵاتی و بانکەکان زیاتر بگەڕێتەوە. باشە تۆ لە هەر وڵاتێک بی بانقەکان ینی ڕابەری ئابووری ئەو وڵات بەڵام لە کوردستان ئەوە نابیندرێت چی ینی مەسەلە چیە بۆ دەبێت بانقەکان ڕابەری ئابووری نەبن بۆ نەبوونەتە سەرنووتکەی چوزانم ینی لە پێشەوەی ئابووری کوردستانی بۆ خۆمان ئەمە لە خۆمان مشکلەی ئابووریمان هەبووە ئەو زەختەی کە لە سەرمانە ینی لە ڕووی ئەو ئابووریەیە کە زەعیفە یان برین لە نێوان ئەو سیقەی هاوڵاتی و بانقەکانە یان ئەمن پارەم هەیەم لە ماڵی دایدێنم سیقەم نیە بێم لە بانقەکان دایبنێم ئەوەیە وای کردی ئابووری مە زەعیف بیتن یان ئێمە ئێستا زۆرمان سەرمایەداروانە هەیە کۆمەڵک بانقی ناوی گەورە دەبینی هەمووی ناوی گەورە بانقی نێودەوڵەتیش نووسنگیان لە کوردستان هەیە ئێستا بانقی ئەو بۆ لەو شێوەیەمان هەیە خەڵکێک پارەی لێدا بنێ و ترسی لەسەر نەبێ هەیە بەڵێ هایتمان بانقی باشمان هەیە هایتمان زۆر باشمانێ و هەوڵ دەدەین زیاتریش باشی بکەین حکومیەکە باشیان ئەهلیەکە حکومیەکە باشە حکومیەکەمان هیچی کەمتر نییە لە ئەهلیەکە ئەوەیە تو بتانی لە دەوڵەتی دیکە کۆنتاکتێ لە نێوان بانقەکان سەحب دەکە ئێستا ئەمە هەوڵی ئەوەی دێ لە نێوان پارێزگایەکان ئینشاءالله ئەمە جارێ بە بچووکیە ئیشەکەمان و گەورەی دەکەین لە نێوان پارێزگاکان و وا دەکەی ئینشاءالله لەگەر گەورەبوونی حکوومەتەکەمان و لەگەر بەرەو پێشچوونی وڵاتەکەمان ئینشاءالله وا دەکەین کە ئەمەش لە قەکمان گەورە بیتن و هیچمان لە وڵاتانە کەمتر نابیتن. تۆ حیسابی بانقی تەیە؟ بەڵێ هەتا ئێستا هەبووە؟ وەڵڵا ئێستا کردیت تازە کردەوە فەرمانبەری؟ بەڵێ بۆ کردەوە لەبەر بڕیاری حکوومەت؟ نەوەڵڵا هەر پێویستم قەول بوو
اسمه أوروباي دائما دبي حسابش هبي هو حسابي بانقي لە بەخاتری ئەوروپا ئارێ وەڵڵا. ئەگەر نەدەکرد نەبوو ناوەڵڵا نەدەکردەوە لە پێش نییە هەمووی هەر بەدەستە لێرە. ئەوجەوە باشە بەدەست بەڕای تۆ بەدەست نەخێر شتێکی باش نییە بەڕای من بە حساب باقیکە باشترە. باشە بەس یەک پرسیار من دەمێ بۆ خۆم ینی بە چاوڕوونی بدەین. ئەرێ بەڕاست ئەمە سیستەمی بانقیمان نییە خەلەلەکە لە تێگەیشتنی ئێمەیە بۆ بانک یان لە خراپی کوالیتی بانقەکانە. بەڕاستی کەوالیتی باخەکان بێت لە کەوالیتی باخەکان بەڵام خەلەرەکە لە مەشە ئەمە دەبی محاولەکەی حکوومەت لە بانقەکان خراپە بێ لەوەی ئەتو دەبی محاولەکەی حکوومەت لەگەر باخەکان اشتراکە اشتراکیان هەبێ گەر اشتراکیان هەبێ ئایا ئەتوانی بچی بۆ خۆشکاکە 92 بانقی حکومیمان هەیە حکوومەکە کوانی ئەتوەرەکە حساب کردیکانتی خۆتکانی ئەتوێ حسابی بانقی تەیە نیتم ناشتەوە بیکێ ئەیکەمە گەرەبی دەیکەم بەڵام نیتم ئێ باشە سێ جۆرە بانقمان هەیە نێودەوڵەتی ئەهلی حکومی متمانەت بە کەسیان نییە متمانە بە ئەسڵەن بە حکومەکەی باشترێ لە ئەهلیەکەی ئەهلیەکەت لە بۆ چەلم سارێک و هەفت ماگە لە دیمە بیکەمەوە ناکرێتەوە ناکرێتەوە شتیوا دەبێت تۆ دەڵێ چی لەسەرەوە ئەوەی ئەوە باشە کارتەکە بەس ئەمە لێ حکومی باشترە نەک لە ئەهلی ئەخە حکومیەکە باشترە حکومیەکە دەزانانی پارەکە چەندە ئەهلیەکە مالە ئلتزیاماتی هینچی خۆش لێ تۆڕکە برێ هەممی تازەوە بەم پێم گوتێ جای ڕاست ستەمەکە هێشتا پارەکە لۆ ناتێت سعات یەک دوو ئەوجا لۆمان داتە باشە تۆ گلەی لە شێوازی سیستەمەکە بەڵێ بەڵام بوونی بانکی ئەهلی باشە یان بانکی حکومی ئێمە هەر یەکێک لە ئێمە هەژماری تایبەت بە خۆمان باش نییە شەفاف باشە ئەوە زۆر باشە پارەی خۆمان هێت کارتە پارەکە ڕادشی ئیزدحامیش دروستی زەحامیش دروست نابی یانی لە هەموو لە جێی حکومەتانی پارەکە ڕاکیشی باشە ئەوەی نییە بەس حەقیان دەوڵەمەند بکرێت ئەیدیانی دەوڵەمەند بکەوە حسابی باشمان خەڵکی ئێمە تا ئێستاش پێویستی بە کارتێک دەبی بۆ موبایل یان پێویستی بە ئینتەرنێت دەبی دەستە سەر جادە لە دوکانەکە دەچێ دەکڕی بەس ئەتو لە ئۆنلاین ئەگەر سیستەمەکی بانکی باشتر نییە بەڕای تۆ بە دڵنیایەوە باشترە بەڵام نەبوونی بتمانە لە وڵاتی ئێمەدا بە بانکەکان بە بانکەکان حتا بە حکومی و بە ئەهلیەکەشدا ئێمە چیمان کەمترە لە وڵاتانە لە وڵاتی چی بکرێت بۆ ئەوی متمانە بگەڕێتەوە بەڕای تۆ چی بکە والله یەکەم شت لە دەست حکومەتە لە دەست حکومەت ئەبێ نظامێک تون هەبێت لە بە وڵاتی مەدا کە هەر کەسەیەک و بێتن بە کەیفی خۆی بانقێکی ئەهلیدا بنێ و سبە و دووست بێ کە ئیفلاسی کردیان هەر شتێک بوو نەڕوە ئەوە باشتریش بانکەکان دەڵێن کاکە لەگەر وڵاتانی دنیای ئێمە ڕەبتمانەیە پەیوەندیمانەیە ینی مۆڵەتی نێودەوڵەتیان هەیە بەداخەوە هیچ بەداخەوەی ئیفلاسی کرد ترست هەیە ترسێ ئەتو چەند ئەو شەریکەمان ئێوە زەمانەتتان دەوێت زەمانەتتان دەوێت هەتا زەمانەت نەبێ متمانە ناگەڕێتەوە بە دڵنیایەوە باشە تۆ تازاتی موچە وەربگری فەرمانبەری ئەمە کارتی بانکی باشە چۆنە سیستەمەکە سیستەمەکان پێم باشترە هەر فەرمانبەری کاتی سیستمی بانکی هەم پێم باشترە زۆرش گرنگ باشە چی استفادەت کردوەوە وڵا بخۆم ڕاتبەکەی خۆم وەرگرت و بەبێ ئەوەی لەکە زۆر بگرن بەبێ مادی بوون و هەر وەختەشی بتێ دەتوانێت بێوەربێت و شەفافێتی شەیە لە موچەکەت ینی بۆ نمونە تۆ حیسابێکت هەیە دەزانیت چەند لە ناو حسابەکەی خۆدا هەیە پێی پێویستەکەی پێویست پێوەی هەموو ڕاشی پێویست پێنەوە چەند تۆ لەگەڵ ئەوەی هەموو فەرمانبەران دەبێ حیسابی بانکیان هەبێت ئەمن لەگەڵەوەیمە نەک هەر ڕاتب هەموو شتێک بکرێتە سیستماتیک لەبەرێگە نەکرێتە وەکو هاوڵاتشەکە نەکرێتە سیستماتیک هیچ شتێکی شەفافیت نییە دیار نابی کاغازی تۆکو شارەزایەک لە بواری سیستەمی بانکی ئەمە ماوەیەکی زۆرە لە کوردستان سیستەمی بانکی هەبوو بانکێکی زۆرمان هەیە چەندین ناوی جۆر بە جۆرمان هەیە بەڵام سیستەمەکەمان نییە ئەرێ بەڕاست ئەگەر سیستەمی بانکیمان هەبی چه سوودێکی دەبێت بۆ ئەم هەرێمە بێگومە سیستەمی بانکیمان هەبێت سوودیشی زۆری هەیە یەک لەوانە نهێشتنی سوولەی نەقدی کەمە بۆ نمونە کارتێکی کچکەمان دەبێتن لە بەڕکمان لە هەر شێمان بێتن دەتوانین سەرفی بکەین لە سوپەرمارکێت بی یان ئەوە تا لە باقیشی ئەهلی بیتن یان لە هەر باقیشی حکومی بیت باشە بەڵام پێت وایە بانکەکانی کوردستان ئەوانی کار دەکەن بە حکومی و بە ئەهلیەوە ئەوەندە جێی متمانە بن زۆربەی وڵاتی دەرە کورە کاکە پارەکەم لە جیرفانی خۆمە و سرم نایەشی لە ناو بانکدا بنێم سبەنێ برێ پارەم نییە پێت وایە بانکەکانمە نەو ئاستەدان ینی ماڵی خەڵک بپارێزن ماڵی خەڵک دەپارێزن بێگومان ئەوان دەتوانن پارەکان لە نەخۆیان لە بانکەکان هەڵگرن بە هەر شێوەیەکی بیتن تو هەموو دەسێتە سەر ڕقم ئیساب ئەگەر تو
تو کریت کارتێکت هەبێتن دەتوانێت ئەگەر ڕقەمیش بی ها دەتوانێت بگوازیتەوە من قەرزاری تۆم دەتوانم بە توی بدەم یان بە شەریکەیەشی بدەم بە هەر شتێشتر ئەم پارێ هەر دەمێت بەڵام تو ئەگەر سیستەمی بانقیت نەبوو ئەو کاتە هیچت بۆ ناگرێتن کەوای سیستەمی باقی یعنی هەر کەس حیسابی باقی بکاتەوە سوودی پێ دەکات بێگومان سوودێکی زۆری دەبیتن ئەوە یەک لە سوودەکانی کە مشکلت نابی شەشت بۆ دروست نابی مشکلی ڕاتی بشید نابێتن بۆ نمونە ئێستا کە ڕاتبم نییە بەڵام کە ڕاتبەکە گەهابوو لەسرم من دەچمە سوپەرمارکێتێکی دەکڕم یان لە شەریکەیەشی دەکڕم شتێک یعنی بۆ فەرمانبەر و غەیری فەرمانبەرش هەر بە سوودە هەمان شتە هەمان سوودە زیاتریش دەبی هەم بۆ حکوومەتیش قازانزە استفادەی کەوایە تا ئێستا سیستەمی بانقیمان نەبووە زیانی ئابووریمان هەبووە بێگومان هەیە بابزانین جیاوازی بانکی ئەهلی لەگەڵ بانکی حکومی چێ بە تایبەت لەم دۆخەدا کە قسە لەسەر ئەوەیە ئیتر لە مەودووە حیسابی بانکی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێتەوە ئێوە دەتوانن چی بدەن بە هاوڵاتیە کە حیسابی بانکی بکاتەوە ئەوەلەن بەنسبەت بانقی ما زۆر خزمەتگوزاری زۆر پێشکەش دەکەین بە هاوڵاتیان نەکەرە هاوڵاتیان بالعکس هەموو فەرمانبەرێک لە هەرێمی کوردستان کە ئێستا بە خۆت دەزانی لەبەر خاتری ئەو نەخۆشیە کە زۆر بۆ بڵاو بوویتەوە حتى بانقی مرکزیش حتى هەموو لایەنەکیش زۆر تەشجیعی ئەوەی دەکەن ئۆنلاین بیتن زۆربەی شتەکان و بە ڕێگای کارت بیتن حتى زیاتر بەرکەوتەی بین خەڵکان زیاتر نەبی لەبەر ئەو بوارەش ملاحەزەمان کرد حتى بانقی مرکزیش ئیزداری زۆر تعلیمات و زەوابەتی نوێ دەداتن کە تەشجیعی ئەو شتەی دەکاتن و کە زۆربەی زۆری دەستگایەکانی حکومی دەبی ببتە ئۆنلاین و دەبی ببتە کارت یەکێک لەوانەش ئەمە ئەو مەشروعمان دەست پێ کردیە نەک هەر ئێستا و فترەی حالیە پێشتریش دەستمان پێ کرد بوو دوو وەزارەتی هەرێمی کوردستانیش ئێستا حالیان لە کەنەمە تەوتین ڕەواتبیان کردیە دوو وەزارەتی حکومی لێرە موچە وەردەگرن بەڵێ یان لە بانکی حکومی وەرناگرێت لێرە وەردەگرن نه نەخێر لە کەنەمە وەردەگرن وەزارەتی سناعە وەزارەتی تیجارە ئۆنلاینتان کرد بەڵێ بەڕاست یعنی یەکێک لە کێشە گەورەکانی سیستەمی بانکی لە کوردستان ئۆنلاینی نەبووە بەڕاست بانکەکانی ئەهلی لە کوردستان یاخود بانکی ئێوە لە توانای دایە لە ڕێی ئۆنلاینەوە مامەڵەی بازرگانی بزەبت دەتوانین لەبەروەی ئەمە ماستەر کارت ئەمە یەکێکە لەو بانقانەینە کە ڕوخسەی ڕسمیمان هەیە لە ماستەر کارت و لە یونیەن پەید و لە بانکی مرکزی عراقی دەتوانین بە شێوەیەکی زۆر بە ئاسانی ئەمە و ئیزدار بکەین ئەو بانقانە و یەکێکش لەو بانقانەیە کە مەیزاتێکی زۆر مهممان هەیە ئەمە ئیزدار دەکرێت محەلیەن یعنی نەک بچی مەسەلەن زۆر جار جێ هەیە مەسەلەن کارتەکەی لە ناو داخلی بلين هەرێم طبع ناکرێتن ئەمە یەکێک لەو شتە مهمانە لە ناو داخلی هەرێم طبع دەکرێت و فەوریشە باش زۆر زەرگلەیی دەکرێت لە بانکە حکومیەکان تەنانەت لە ئەهلیەکانش دەڵێن کاکە یەک ئەزمە دروست بی لا فاوێک دروست بی بانک دەڵێ پارەم نەما کاکە ئیتر چاوەڕێ بکەنە تا پارە بێت نا بالعكس اما وشتا لكنما روينا يعني اگر روج بدات مثلا او شتانا بس عادي بمنيه اتو شتا يدي تدو فتره اخر كرويدا مثلا لهريم كردستان بس لهريم كردستان نبو دوليا بو او موضوع علاقه بو بازمه كورونا بالعكس مثلا دائما ملاحظات كرديا بنوك هي مثلا تلكؤ دك بس بنوكي مثلا او بنك او بانقانه هيك مثلا زي خوي هي رصينه باشا بانكك ايوه بو نمونه وبانك اهلياني كلا كردستان كار دكن خومان يعني خومالين تنيان لسنوري كردستان كار دكن يعني دولتين لا نخير ما نيو دولتين دطانيت حوالاتي بكي لبهم الدنيا بالعكس استمع حوالاتي اشتديش ما هي ويسترن يونيون ما هي دطاني $1500 فوري لو هرت زي كذا تو بينيري كسك بيو حسابي بانكي بكاتو بيوستي بتشير مستمسكاته كان زور واضح وبسيطه باخذ دزاين لهم زيتشي ياوتي مثلا مستمسكاتي حسب ضوابط وتعليمات بنك مركزي اوش ما اعلان كرديا لو ويب سايت كان خومان لا مثلا مواقع التواصل الاجتماعي خومان زور بأصاني دتان خلق بتسي بخين توت مستمسكه ككات مثلا لا زور زي شتي بسيط كبتسي بكي ويان بكريه وين او بكي دبي اوش تان لقى خذ بي لهويه ونفوس وجنسيه او نوعات زور شتان خلق متماني تا استجوب بانيه اخر او مجتمع كما عامه بخوي او افكري هي دبي افكري بقوريتن لبروي اجا ما افكري نقوريتن او مجتمع باورتها بناطاني اتو حتى ماليا حتى ناطاني مثلا لا مصرفيا لهي ناحيه ناطاني تطور بكي باش مثلا ملاحظه دكن بالعكس زور افكارش قورايا زور بتاجر كاني كردستان سي تاريخ مثلا زور الى
تاجرەکانی کوردستان هەموو تعاملیان لە ڕێی بانقە مەسەلەن لە ڕای بانقی مەیە مەسەلەن ملاحەزەیان دەکەم لەبەرەوەی کابرا مجبەرە تعامل بکە لەگە بانقی دوایە بێجگە لە لەیان سیف ئەتم ملاحەزە بکەیت پارێکی زۆرت هەیە ئەوڕۆ ئەم لێرانە سندوق ئەماناتم هەیە مەجموعە سندوق ئەماناتێکی گەلێک زۆرمان هەیە دەتوانێت و ئیستیفادە لێ بکەی بەس بێ پارەی خۆت لێوێن دەردانێ و لە چێن دەرتەئمینتر دەبی لە ماڵێت و تەئمینتری ئەوڕۆ لە ظروفی پارەی خۆت دانەیە لە مەصرفەجی دانێ مەسەلەن بڕیارەکەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەکردنەوەی حیسابی بانقی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان جێبەجێکردنی ئەم بڕیارە ئەوەندە ئاسان نییە چونکە لە نێو هەرێمی کوردستاندا 92 بانکی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە 54 بانک لە هەولێر و دۆک 48 بانک لە سلێمانی و هەڵەبجەیە تاوەکو ئێستا ئەو بانکانە بە شێوەکی گشتی بەیەک نەبەستراونەتەوە ئێستا ئێمە لە بەڕێوەبەراتی تەکنۆلۆژیای بانکەکانی سەر بە وەزارەتی دارایی دەمانەوێت بپرسین سەبارەت بە ئایتی و تەکنۆلۆژیا بانکەکان چەندە لە توانایاندایە حیسابی بانکی بکەنەوە بۆ فەرمانبەران بە شێوەیە کە فەرمانبەرێک لە هەولێر موچە وەرنەگرێت لە سلێمانی وەربگرێت لە هەڵەبجە وەربگرێت یاخود هەر فەرمانبەرێک بتوانێت لە بانکی حکومی نەبێ با لە بانکی ئەهلی بێت یعنی تەواوی ئەو سیستەمە هەوڵ دەدەین وەڵامەکەی وەربگرینەوە لە بەڕێوەبەراتی تەکنۆلۆژیای بانکەکان. ئێستا قسەی هەرە گرنگ بۆ حکوومەت وەزارەتی دارایی بۆ فەرمانبەرانیش ئەوەیە کە ڕێخستنەوەیەک دەکرێت بەکاری بانکی بۆ لەمە دووە دەبێ هەر فەرمانبەرێک حیسابێکی بانکی بکاتەوە بەڵام کاکە لە ڕابردوودا ینی خۆمان یعنی هەمومان دەزانین تا ڕادەیەک لە نێوان بانک و هاوڵاتی متوانەکەم بوو و ئێستاش قسە لەسەر ئەوە دەکرێت ئەرێ بەڕاست سیستەمی بانکی کوردستان یان هەرێمی کوردستان ئەوەندە بەهێزە بتوانین تەواوی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی بانکەکانی کوردستانەوە بدرێت بە هاوڵاتیان. ئێمە وەکو بەڕێوەبەراتی تەکنۆلۆژیا و ئایتی لە ساڵی 2010 دەستمان کرد بە نوێکردنەوەی سیستەم و دانانی سیستەمێکی جیهانی لە هەرێمی کوردستان بە فەرمانی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران ئەم سیستەمە لە چەند ستافێکی خۆمانی ناوەخۆ پێک دێتن و لەگەڵ ئەو سیستەمانی کە ئێستا لە جیهاندا کاری پێ دەکەن هەمان ئەو سیستەمانی سیستەمێکی جیهانی سیستەمێکی جیهانیە و هەموو ئەو داتایانە و ئەو شتانەی کە هەیە لەسەر ئەو سیستەمەیە دەتوانین هەموو وەکو لە بۆ خەرچی سیستەمەکە چیە سیستەمێکی کۆڕبانکی کاملی مواسەفاتی هەموو بەشەکانی باغ لە خۆ دەگرێت و لە 2010 ئەمە دەستمان کردێ بەو سیستەمە ئیش و کارەکانی ئێمە گەیاندنی 54 بانقی هەرێمی کوردستانە بە فایبەر ئۆپتیکەوە تایبەتە بە بەڕێوەبەراتیەکەمان هەوار هەمویان بەسرایەوە لەگە داتا سنتەری کە لە بەڕێوەبەراتی تەکنۆلۆژیا و ئایتیە و پاش ئیشکردن و دیراسەکردن و دانانی سیستەمێکی زۆر بەهێز لە سیستەمی بانقی توانیمان لە ماوەیەکی کەمدا 20 بانق بە هەموو بەشەکانیەوە لەسەر ئەم سیستەما کاری خۆی و ڕۆژانەی خۆی دەکاتن. باشە کەوای ئێوە بانقەکانتان گرێ داوە کێشەتان نیە لەو بوارەدا ڕاستە بەڵام تۆ بە هاوڵاتێک بپرسیانی پرسیاری لێ بکەی بڵێ کاکە تۆ لە بانک چ سوودێکت دەبینی کە حیسابی بانقی تەبی دەڵێ وەڵی نازانم کاکە سڕەیەکی زۆر قەرەباڵغیەکی زۆر هەتا پارەکە لە بانقی وەردەگرم ڕۆژێکی زۆرم لێدایان بارانێکی زۆر ئەو سیستەمیە بانقی خەڵک ڕزگار دەکات لەو هەموو ماندووبوون و نەهامەتیە ئێمە وەکو ئەو سیستەما کە دەستمان بەکارەکانی خۆمان کرد هەدەف و ئامانجێکمان هەبوو لە دانانی ئەو سیستەما وەکو وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانیش بەستنەوەی باقەکانە و شەفافیەتی باقەکان و متمانە گەڕانەوە بۆ باخەکان لەلایەن خەرکەوە کە سیستەمەکی عالەمی هەیە و بەستنەوەی هەموو باقەکان بە وەزارەتی دارایی و چاودێریکردنی جوولەکانی باقەکانە کە هەتا ئێستا شتانە نییە کە لە باخەکانی هەرێمی کوردستان هەبیتن ئامانجی دووەممان خزمەتگوزاری وەکو کەم هەبووە بەس ئێستا ئەتو مباشر دەتوانی ئەو 20 بانقە هەرچە حرەکەی دەکات ڕۆژانە وەزارەتی دارایی سەیری بکە کە چەند حرەکاتی و چەند ڕۆیشتە ئیش پێکرایە لە بانقەکان لەو 20 بانقی کە ئێستا ئەمە و بەردەوامیشن لە ئیشەکارەکانی خۆمان باشە بەڵام قسە لەسەر ئەوەیە تۆ باسی
بانکەکانی حکومی دەکەی دەرێت تەکنۆلۆژیایەکەمان جیهانیە سیستەمەکە جیهانیە قسێشکە دەکرێت کاک نەوزاد دەڵێن کاکە بانکەکانی حکومی توانای ئەوەی نییە 1,250,000 موچە بدات بە فەرمانبەران دەڵێن کاکە موچەی خانەنشینیەت سەیری باقەکان بکە بە سەدان کەس لە بەردەمی وەستاوە ناتوانن ئەوان بە باشی بڵێن تەواو قسەکەت چونکە لە بۆەوەی هەتا ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی تەواوی ئەو سیستەمە لە بەڕێوەبەراتی تەکنۆلۆژیا ئایتی بەو بەشە گرنگجیەوە نەکراوە بەڵام ئێستا کە لە یەکێک لە خاڵەکانی چاکسازی ئەنجومەنی وەزیران کە بڕیار لەسەر درراوە کردنەوەی ئەژمێرەیە بۆ فەرمانبەران و هیچ بانقەکی هەرێمی کوردستانیش ئەوانی کە حکومینە ناتوانن 1,250,000 حساب لە خۆ بگریتن و بەڵکو ناتوانن 100,000 حسابش لە خۆ بگرن بەس بەڕێوەبەراتی تەکنۆلۆژیا ئایتی ئەو کارانی ئەمە هەمومان کردیتمان ئێستا کە گەیشتنە ئەو مەرحەلەیە ئێستا ئەمە دەتوانین هەر 1,250,000 حسابی لە ماوەیەکی کورت بکەینەوە و کارتیش بدەینە بە فەرمانبەران. زۆربەی شارەزایانی بواری بانکەکان بازدەوە دەکەن لە ڕابردوودا هەرێمی کوردستان و عێراق زیانێکی زۆری بەرکەوتووە بەهۆی نەبوونی سیستەمی بانکی. ئەگەر سیستەمێکی بانکی شەبێت لە نێو هەرێمی کوردستان و عێراق بە بەراورد لەگەڵ بانکەکانی جیان سیستەمێکی لاواز بووە. ئەم بڕیارەی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بەکردنەوەی هەژماری تایبەتی فەرمانبەران لە بانکەکانی نێو هەرێمی کوردستان بڕیارێکی دروستە بەڵام کێشە لە جێبەجێکردنیدایە لەگەڵ ئەوەشدا بانکەکانی حکومی بانکەکانی ئەهلی دەڵێن دەرگاکانمان کراوەن هاوڵاتیان فەرمانبەران دەتوانن هەژماری خۆیان بکەنەوە و دڵنیاییش دەدەن لە کردنەوەی حیسابی بانکیان و دانانی پارە کە سەر و ماڵیان لە بانکەکان پارێزراو دەبێت چونکە بانکەکانی کوردستان گرێدراو دەبن بە بانکەکانی جیهان تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.